ڕشانە و بۆچی دەگەڕێتەوە؟ ئێستا سکچۆن و ڕشانەوە وەکو درمێکی لێ هاتووە، درمی هاوینەی پێ ئەوترێ. ئەمە ئەتوانین ئەگەر لە بیدایەتەوە پێناسەیەک بەتەنیا بۆ هەرێکێکیان بکەین. سکچوون شلبوونەوەی پیسایی مناڵەکەیە یا بوون بە ئاوی پیسایەکەیەتی بە هۆکارێک کە بەکتریایە یا ڤایرۆسە. تەمان زۆرینەی هۆکارەکان ڤایرۆسە، ئەو ڤایرۆسی کە زۆر باوە کە لە هەمووی زیاتر توانین بڵێن نسبەتی 70% هۆکارەکە ڤایرۆسەکەیە کە ڕۆتە ڤایرۆسە، ئەدینۆ ڤایرۆسە لەگەڵ هەندێک ڤایرۆسی کە چالاکەرەوەی ئەو ڤایرۆسانن. ئەم ڤایرۆسانە ئەبنە هۆکاری ئەوەی کە ئیلتیهابات هەوکردن دروستکە لە مەعیدە و لە ڕیخۆڵی مناڵەکەیە، هێڵین گاسترۆئینتەرایتس. ئەمە کە دروست دەبێت مناڵەکە بە چەند جارێکی زیادە، مەسەلەن بە نمونە بهێنینەوە بۆ سکچوون با بڵین ستێپی هەیە، ستێپێکی هەیە پێوترێ ئەتیادیە، ینی بەسیتە کەمە مناڵەکە لە 3 جار تێ ئەپەڕێ، 3 بۆ 5 جار لە ڕۆژێکە سکیەچێ، یان لە 3 جار تێ ئەپەڕێ بۆ 5 جار. نەوعی مامناوەندمان هەیە، مامناوەند لە 5 بۆ 8 جار بۆ 10 جار سکیەچێ. بەڵام لەوە خراپتر کە نەوعی توندەکەیە کە لە 10 جار تێ ئەپەڕێ، ینی مناڵەکە لە 10 جار زیاتر ئەم شێوازێت. تەوان مناڵ جاری وا هەیە ڕۆژانە خۆراکێکی تایبەتی خواردووە، خۆراکەکە پێی نەکەوتووە، زیادە بووە، هۆکاریەوەی لە پڕدایکەکە مەسە شیری بۆ خەس کردوێتەوە یا لە پڕشیری بۆ ڕوون کردوێتەوە. ئەمانە شەرنیە ئێمە بڵین هۆکارەکە تەنها ڤایرۆس و بەکتریایە. ڕشانەوە دیسانەوە عینەن شت مناڵەکە ئەو خۆراکەی ئەو شیرێک کە دایکەکە پێەیە سیرەکەی لە پاش چەند سانیەک مناڵەکە ئەیهێنێتەوە. ڕشانەوەی بە قوڵبمان هەیە، ڕشانەوەمان هەیە، ئاعتیادی هەر بەدەمی مناڵەکە ئاەتە خوارەوە. ئەمەش دیسانەوە ستێپی توندی و مامناوەند و کەمی هەیە. بەڵێ دکتۆرە، ئەمێ بزانم بۆچی کاتێکە پلەکانی گەرما زیاتر بەرزن بەتایبەت لە وەرزی هاویندا منداڵان زیاتر تووشی ئەم حاڵەتە دەبن، تووشی سکچوون و ڕشانەوە دەبین. دەبینین بەتایبەت لە وەرزی هاوین نەخۆشخانەکان زیاتر پڕ دەبێت لە منداڵان، زیاتر دووچاری ئەم گرفتە دەبنەوە. دەکرێت بڵین ڕاستەخۆ پەیوەندی بە پلەکانی گەرما هەیە و بەتایبەت لە وەرزی هاویندا، یعنی زۆر حاڵەت هەیە کە دەبینین منداڵەکە ئەوەندە بە توندی گرتوێتی سکچوون و ڕشانەوەکە گەیشتە حاڵەتێک کە لە نەخۆشخانە چەند ڕۆژێک ماوەتەوە. دەکرێت بڵین ئەمانە ڕاستەخۆ پەیوەندی بە بەم بابەتەوە هەیە، واتە بە بەرزی پلەکانی گەرما زیاتر دەکات یاخود نا؟ ئەمە بەتەکیت لە وەرزی هاوینە من هەر لە بیدایەتەوە لە پێشکی بەرنامەکە باسم کرد، وتم ئەمە تقریبا نەتوانین بڵین وەیڤێکی هاوینەیە ساڵانە ڕوو ئەیە، بەڵام بە پێی گەرمی ینی بەرزبوونەوەی پلەی گەرمای کاتەکە دەورەبینێ. ئەم ساڵ گەرما زووتر شێوازی ئامادەکردنی خواردن، شێوازی با بڵین گەشەی بەکتریا و ڤایرۆس لە گەرمایە زیاتر چالاکە بن، زیاتر گەشە ئەکەن. ئەم مناڵەش ئەگە سەیریکەی لە گەرماکەیە چالاکی کەمترە، خۆی چالاکی کەمترە. بەعام ئێمە با بیگەڕێنینەوە بۆ ئەو هۆکاری کە مناڵ ئێستا بەڕاستی خولیای ئەوەیە کە دانیشێت ئایپادێ لاپتۆپێ شتێکی بەدەستەوە بێ و جوڵە نەکە، جوڵەی کەمترە. ئەم لە جوڵانە سەرکە هەرش خوا ئەم خواردنە و گەرماشە و لەوانەیە شێوازی ئامادەکردن و خەزمکردنی خۆراکەکە دایک پێویستی بەوەیە کە بەڕاستی ڕۆشنبیر بکرێت. مەسەلەن دانانی هەندێک خۆراک، شیری مناڵەکە ئەو کاتێکە بۆ یەگرێتەوە دایکەکە سێرەکەی مناڵەکە شیرەکەی تەواو نەکردو ئەچی دایەنێ پاش فترەیەکی کە شیرەکەیش بۆی هەیە. بەڵێ هەمووی بۆی هەیە، مانەوەی هەر خۆراکێک هەر شلەمەنیەک لە دەرەوە لە پلەیەکی گەرمایە ئەم خواردنە ئەم شلەمەنیە معڕەزە بۆ ئەوەی گەشەی بەکتریا و ئەم زیندە چالاکیانی تیاڕووبات. ئەمانە هەمووی هۆکارن، بەڵێ لە کاتی گەرمایە نەشاڵی لەشکەم ئەبێتەوە، ئینەرجی زیاد ئەبێت، چکە ئێمە لە ڕێی ئارەقکردنەوە مناڵەکە بەمانە خۆت چکە ئێمە لە کۆتاییە سکچوون و ڕشانەوە بەڕاستی کاریگەریەکی گەورەی هەیە کە ئەوەیە ترسناکە وشکبوونەوەی مناڵەکەیە.
مناڵەکە کە وشک ئەبێتەوە ئێمە ترسمان لەوەیە کە زەرە لە گورچیلەی بە ترسمان لەوەیە کە نەخۆشەکە بگاتە حاڵەتێکی بێهۆش بوون مناڵەکە چالاکی مێشکی کەم بێتەوە چالاکی دڵی کەم بێتەوە چکە هەندێک ئلکترۆلایت هەیە لە لەشە کە دابەزی بە تایبەتی خوێ مناڵەکە مەسەلەن زەختی دائەبەزێت تووشی حاڵەتی شۆک ئەبێ ئەمانە هەمووی بەڕاستی زەکەواتە ئێمە ئەبێ کارێکی وا بکەین هەر لەو کاتێک کە من سێ ستێپەکەم باس کرد لە ستێپی بیدایەتەوە کە کەمە مناڵەکە لە 3 جار تێئەپەڕێ سکچوونەکەی و ڕشانەوەکەشی لە 2 جار تێئەپەڕێ دەبەن ڕشانەوە کەمتر ئەبێ مناڵەکە بڕشێتەوە ستێپی یەکەمی کەمترە لە ستێپی یەکەمی سکچوون لەم حاڵەتەیە مناڵەکە دەسەکا بە وشک بوونەوە کە مناڵ گەیشتە حاڵەتی ئەوەی کە بڕشێتەوە بێت تۆ پێش ڕشانەوەکەی هەوڵ بی لە ڕێگەی دەمیەوە یعنی بە ڕێگەی دەم شلەمەنی بینێ تا بتوانیت ئێمە ئاوی بینێ ئەو شتەی مناڵەکە با بڵێن ئێمە کەلیمەیەکە بەکاریڵێ فەیڤرێت ئەو تامەی کە مناڵەکە پێی خۆشە لە هەر شتێکا بێ ئەبێ بینێ ئەم حاڵەتە تعویزکردنەوەی ئەو خوێ و ئەو منیڕەڵانەیە کە مناڵەکە لە ڕێگەی سکچوونەکەوە دەری کردۆتە دەرەوە مناڵ وەکو بۆکسێک وایە ئەم بۆکسە تۆ هەر ئاوی لێ بڕوات هەر ئاوی لێ بڕوە ئەگەر تۆ ئاو نەکەیتەوە ناو ئەم بۆکسە وشک نابێتەوە وشک بوونەوە وەکو باسم کرد زەرەرەکانی زۆرە لەبەرەوە لە سکچوونە تا نەگەیشتۆتە ڕشانەوە تا مناڵەکە ئەتوانێت لە ڕێی دەمەوە ئێمە چیمان هەیە دیکسترۆلایتمان هەیە ئلکترۆلایتێکمان هەیە لە سەیدەلی ئاعتیادیە دایک ئەتوانێت ئەوە بکڕێ بە دائیمە ئەوە هەبێ لە ناو سەلاجەکەیە بۆ هەموو منداڵێک بەکاردێت بەڵێ ئەتوانی بۆ هەموو مناڵێکی بەکاربێنی ئەمە ئلکترۆلایتە ئەمە چەند خوێیەکە چەند کانزایەکە کە مناڵەکە کە لە دەستی ئەیە لە کاتی سکچوونەکە تا مناڵەکە ئەتوانێت لە ڕێی دەمەوە شت بخواتەوە تۆ هەوڵ بە ئەو کانزایی بیتێ ئەو ئلکترۆلایتی بیتێ کە ناوی دیکسترۆلایتە بەڕاستی ئێستا بە شێوازی زۆر هەیە لە بازارە کە تام خۆش کراوە بە تامی میوەکان هەندێکی هەیە بەڕاستی تیجاریە بە ئێمە ئاگەمان لەوە بێ ئەم نەوع تیجاریانە لە دیکسترۆلایت هەندێکی بەکتریای چالاک کراوە ینی زەرری هەیە ڕاستە فلودە تۆزێکە ئەیگریتەوە دەبان دایک پێویستە ڕۆشنبیر بێ لەوەی کە هەر شتێکە ئەیکڕێشێت ئێمە کە ئەڵێن لە لیتری ئاوە لەوانەیە هەبێت لە 200 ملی ئاوە بگیرێتەوە لە نیو پەرداخە ینی پەرداخێکی تەواوی ئاوانیە هەیە لە 250 هەیە لە 500 میڵا ئەگرێتەوە لەبەرو دایک پێویستە بای ئەوە ڕۆشنبیر بکرێت کە بتوانێت هەندێک لەم شتانە کە زۆر سەرەکین لە ماڵەکەیە هەبێت نەک مەسەلەن زۆر جار من ئەوە شتێکە حەزەکەم باسی لەسەرکەم دایک سێرەکەیگە سێری سەلاجەکەی کەی پڕە لە دژە بەکتریا یان دەرمانی دژە بەکتریا ئەمە شتێکە بەڕاستی زۆر شتێکی ناڕاستە لە سەرکەرەوە هەڵیەگرێن نازانێت شێوازی هەڵگرتنەکەی چۆنە چۆن بەکاری ئێنێ هەر بینی مناڵەکەی یەک جار سکیچ و بینی پیسایی مناڵەکەی شل بۆ خێرا فلاجیلێک ئێنێ و حازریان هەر بۆ خۆشینە بۆ کەسێک ڕەفیقێکی وەڵام من مناڵەکەم بۆ باش بوو تەمان تۆ ئەو دژە بەکتریایی کە ئەیەتێ نازانی ئایا کاردانەوەی لەشی مناڵەکەت بۆ ئەو دژە بەکتریایە چۆنە تۆ سەیرەکەی لەشی مناڵەکەت لەوانەیە ئەنتیبۆدیەکی تیابێ لەوانەیە خۆی بتوانێ مەناعەیەکی هەبێ بتوانێ بەرەنگاری ئەو ڤایرۆسە ئەو بەکتریا بێتەوە بەڵام تۆکەیت بەم فلاجیلە بەم دەرمانە دژە بەکتریایە مناڵەکەت ئەیەیتێ ڕاستە سکچوونەکەی بەس ئەی زەرەرەکەی دوایی زەرەر لە مەعیدەیە زەرەر لە ڕیخۆڵەیە ینی بەشێک نییە تووشی ئەم وشکبوونەوە دەبن بەڵام ئشتهای خواردنیشان نامێنێت هیچ بەدیلێک هەیە بۆ ئەوەی کە منداڵەکە لە ڕێگەی خۆراک بخوات یاخود دێک و باوکە کە ڕێگای بگەنە بەر بۆی منداڵەکە بەردەوام بێت لە خۆراک بەتەکید من باسم کرد لە بیدایەتەوە کە کاتێ مناڵەکە بە سکچوون دەست پێ ئەکا حاڵەتی شەهیەتی تا حەدێ ناڵین بە تەواوەتی نەماوە ئێمە ئەبێت هەوڵ بین ئەو شتەی مناڵەکەت حەزی لێت واز لە شتی سۆڵت بێنە لە شتی ڕق بێنە واز لەو شتانە بێنەکە قورسە واز لە چەوری بێنە واز لە شیرینی بێنە بەڵام هەوڵ بە هەر چۆنێ بێ ئاو باشترین شت ئاوە باشترین شت ئەو مادانن ئەو هەندێک میوەیە مەسەلەن لە ئینگلیزیا پێ ئوترێ براکس مەسەلەن بەنانە مۆس ڕێژەیەکی زۆر کانزایەکی پۆتاسیۆمی تەیەکە زۆر بە سوودە مەسەلەن ڕایس برنج شیری دایک خۆی
جاری وهەیە دایک ئەڵێ من شیرەکەی خۆم نەخێر مناڵ ئەتوانێت شیری دایکی بخوا هەموو کاتێک چکە بایی ئەوە برسێت و سیر کە ئەو مناڵە بەتاڵ ئەبێتەوە یعنی ئەو خۆراکی کە یاوتەتێ ئەو شیرێکە یاوتەتێ ئەو مادەی کە ئینەرجی پێ هەبووە بایی ئەو مناڵەکە بەتاڵی کردوتەوە لە ڕێگەی سکچوونەکەی و لە ڕێگەی ڕشان کە گەیشتە ڕشانەوە تۆ لە ڕێی دەمەوە ناتوانانی هیچی بیتێ چکە هەرچێکی ئەیتێ یەکسەر ئەهێنێتەوە مناڵەکە سوودینێ لەم حاڵەتە دایک ئەبێ ئێمە لە بوارێکە ڕۆشنبیری بکەین مناڵەکە لێرەیە ڕشایەوە باشە سەرکە یەکسەر ڕائەکە مەمەیەکی تری بۆ ئەکە و ئەیاتێ نەخێر ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین نیو سەعات لە دوای ڕشانەوەکە هەوڵێکی تری لەگەڵ بین نەک بە مەمەکە بە کەوچکێکی قاوە تۆزێ لە شیر تۆزێ لە ئەو شتێک کە فەیڤرەتە مناڵەکە مەسەلەن شەربەتی بۆ بکە بەو شتانی بۆ میوانێک کە باسم کرد بۆ نمونە پرتەقاڵ باشە تەماتە باشە ئەمانە هەمووی سوودی هەیە بۆ مناڵەکە بەڵام تۆ بیت بۆکو خۆت لەسەر سفرەکەت برنجی بیتێ شلەی بیتێ برنج تا حەدێ بەتەنیا ئیسفادەی هەیە چکە هەندێک لە کانزاکانی تێ تەعویزی ئەیاتەوە بەڵام تۆ بیت هەندێ شیرینی بیتێ کە مناڵەکە حەزی لێتی لەبەرەوەی بەس بخوات نەخێر ئەوانە باشە دکتۆرە لەسەر و بابەتە بۆ نمونە کە دایکەکە شیر ئات بە مناڵەکە ئەشێتەوە بەڵام دەستەکە بەگریان لەبەری برسیەتی و هەرچی ئەشی خوات ئەشێتەوە لەو کاتە دایکەکە پێویستە چی بۆ بکات ئەبێ پەنابەری بەڵێ نەخێر ئیتر لەو حاڵەتەیە کە مناڵ گەیشتە ڕشانەوەکەی تێپەڕی لە 5 جار و سکچوونەکەی تێپەڕی لە 6 جار بۆ 10 جار پێویستە ئەم مناڵە داخلی خستخانە بکرێ لە خستەخانە کە طبعا دیسانەوە هەوڵی لەگەڵێن بە ئەلکترۆلایتەکان با بڵێن لە ڕێگەی دکتۆرۆلایتەکەەوە ئەگەر مناڵەکە دیسانەوە هەڕشایەوە ئەو کاتە ئەبێ پەنابەرین بۆ دەرمان ئەو کاتە ئەبێ مناڵەکە کانیۆلای بۆ دابنرێ تەعویزی ئەو کانزاون بوانەی کە لە لەشیا دروست بۆ چکە ئیتر ئەو کاتە ئەبێتە هۆی وشکبوونەوەی تونند وشکبوونەوەی توندیش وەکو پێموتی زەرەرمان زەرەری زیاترەوە لێبێ زوو فریایکەوین لەبەرەوە مناڵەکە ئەبێت چەند بوتڵێک لە شلەمەنی فلود وەربگرێت لە ڕێخستەخانە ئەو کاتە بە پێی سیرەکەین ئێمە چەند علامەتێک هەیە دایک پێویستە خۆی بیزانێ مثلەن بە قوڵاچوونی چاوی مناڵ هەتا عمری 12 بۆ 18 مانگ مەڵاشومان هەیە ئەلێرە شتێک هەیە با بڵین نەرمە مەڵاشی پێڵین خۆمان ئەمەی بە قوڵا ئەچێت زۆر بە قوڵا ئەچێت سەرەکەی میزی کەمە بێتەوە مناڵەکە وشکە بێتەوە یانی تۆ لە ڕێگەی پێستی دەستی پێستی سکیەوە ئەگەر هەوڵ بێ کە بۆی بەرزەکەی کەسەکەی پێستەکە بە لەجێ خۆی ناکە ئەمانە هەمووی نیشانەوەی وشبوونەوەی توندە لێرە پێویست ناکە مناڵەکە لە ماڵەوە دایبنی پێویستەکە خێرە بیبێ بۆ خستخانە و داخڵی بکەی لەوێ ئەو کاتە دەرمان و مەسە دەرمانی دژە ڕشانەوەی پێ ئەدرێ ئەو فلودانەی کە لێ ڕۆشتۆ ئەو خوێیانەی کانزایانی کە لێ ڕۆشتۆ بۆی تعویزەکرێتەوە بە فلود توژبوون بە سکچوون یاخود ڕشانەوە دەکرێت ڕەگەز پەیوەندی بەمەوە هەبێت واتە لە ڕێگەزیمە یاخود نێر کامیان زیاتر بە توندی تووشی ئەم حاڵەتە دەبن یا هیچ فەرقی نییە نەخێر فەرقی نییە نێر و مێ عینە شت خۆی پێم وتی ئەگەڕێتەوە ئەتوانین بڵێن شتی تر کاریگەری شتی تر هەیە کاریگەری مەناعەی مناڵەکە تا چەند ئەو مناڵە دەرمانی دەستکردی پێدراوە مەسەلەن ڕۆتا ڤایرۆس ئەگەر ئێمە سەیریکەین ڤاکسینی هەیە لقاحی هەیە و هەمانە بە 2 ژەم هەندێک لە ستاندەردی عالەمیەکان بە 3 ژەم هەندێک جار بە 2 ژەم هەیە لەگەڵ لقاحی سیانەکە دایکەکە ئەتوانێت تەکیدی لێ بکاتەوە ئەگەر مناڵەکە ئەم ڤاکسینانی وەرگرت بێ ئەمە لە ڕێگەی دەرمانەوە ئیسیفادەی هەیە ئەگەر مناڵەکە شیری دایکی بخوا کەمتر تووشە بێ و مەناعەی بە قووەترە چکە هەندێک دژەتەن هەیە لە شیری دایکە هەیە بەڕاستی لە فۆرمیڵەی شیری بوتڵە دەست ناکەوێت ینی خاصن ئێستا ئێمە سیرەکەین لە بازاڕەکانمانە ڕێژەیەکی زۆر لە شیر هەیە و ئەمانە هەمووشی تیجاریە بەڕاستی تۆ نازانیت ینی ئەو نسبەتە مادانی کە تایەتی هەندێک جار لە خۆراکەکانە لە شیرەکانە نەوەیەک لە چەوریتیایە لەوانەیە لەو کاتیا زەرەری هەبێ بۆ مناڵەکە بەڵام شیری دایک هەموو کاتی ئامادەیە بە هەموو ئەو کانزا گونجاوانەی کە حتا لە کاتی سکچوون ڕۆژانەوەکەشە سوودی هەیە بۆ مناڵەکە شتێکی زۆر باو هەیە دکتۆرە بە تایبەت کە منداڵان تووشی سکچوون ڕۆژانەوە بندێکەکە یەکسەریەت پەڕۆیەک بێ خاولێک بێت تەڕێکات و لەسەر نیچوانی ئەو منداڵەدایان ئەمە تەندروستە نەخێر ئێمە ئەوە تایە با بڵێن خۆی لە خۆیان پێویستی بەوەی ئێمە بەرنامەیەکی تایبەتی بۆ بکەین بەڵام ساکردنەوەی مناڵ بۆ شێوازە هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمە زۆر جار کە مناڵەکان یەنە خستەخانە بە تایبەتی ئەو دایکانی کە مەسەلەن لە کاتی شەوە مناڵەکانیان تایان بەرز بۆ تۆتەمان خۆی هەموو کاتێککە هەوکردن لە شاڕوویە یەکێک لەوانەیە کە ئێمە لی ئەترسین بەرزبوونەوەی تای مناڵەکەیە
دائما ڕۆشنبیرکردنی دایکەکان بەوەی کە نزمکردنەوەی تای مناڵەکە و سارکردنەوەی مناڵەکەت بەو شێوازە کە تۆ بێنیت پەڕۆیەک تەڕکەیت لەبەرەوەی کە شەوە و تۆ ئیسراحەتەکەی بێنی بخیتە سەر ناوچوانی مناڵەکە بەمە تۆ هیچ مەجالێک بۆ باڵمبوونی ئەو گەرمیەی کە تۆ ئەتەوێت لە ڕێی ئەو کەمادەیە کە بۆی بکەیت ناهێنیتە دەرەوە بە عەکسەوە تۆ هەو هەڵم و گەرمیە جارێکی کە ئەەکەیتەوە ناو سەری مناڵەکە چونکە لەو حاڵەتە مناڵەکە بە پەلە هێناوێتی بۆ نەخۆشخانە مناڵەکەی تووشی گەشتکە بووە. ئەمە هەڵەی سارکردنەوەیە هەوڵی لە چوارپەلی مناڵەکەەوە دەست پێەکەی وردە وردە لە دەستیە و لە قاچی و ڕاستە جاری وە هەدایکەکە ئەڵێ دەستی قاچی ئەڵی سەخۆڵە نەخێر ئەوە ئەو مناڵە لە ناوەوە گەرمیەکی زۆر لە لەشیا بەرز بۆتەوە. ئەمە بەڕاستی ئێمە ترسناکی دووەمەکە لە حاڵەتی ئیلتیها هەوکردنی ڕخۆڵە و مەعیدا ئێمە لە کاتی بەتایبەتی ئەگەر بەکتریا بێ یا ڤایرەس بێ هەر بەشکەش بەکارن بۆ نەدەم چای مناڵەکە بەستەرکا شۆن ئەڵێن زۆر باشە بێت تەندروستی باشتر بێ پلەی گەرمی کۆنترۆل ئەمە تا حدێ لە شێوازی با بڵێن شتە سروشتیەکانە بەکارێت و لەوانەیە سوودیشی هەبێ ئێمە هەر شتێک بێت ئەبێ بای ئەوەنە زۆر زۆر سارد نەبێ بەو شێوازە یا مەسەلەن دایەکێنێ پەڕۆیە پڕیەکە لە سەهۆڵ یعنی تۆ لەو گەرمیە بەرزەی مناڵەکە و مناڵەکەت حرارەتی گەیشتۆتە چل تۆ ئەیهێنیتە دەرەجەی بەستن بەو شێوازە لەم حاڵەتەیە حاڵەتێکی سەدمە دروست دەبێت مناڵەکە تووشی گەشتکە ئەبێ نابێ ئێمە ئەبێ هەموو شتێ لە زۆر بەرزەوە بمانوێ دای بەزێنین بۆ دەرەجەیەکی نزمتر ئەبێ بەپی پلە بێ پلە بە پلە یعنی تۆ هەوڵ بە ئەو پەڕۆیی کە شێداریەکەی بە ئاوێک ئاوەکەنە زۆر سارد بێنە زۆر گەرم بێنی ئاوێکی ئەتیادی بێ کە بەس مەسحی پێەکەی بەس سڕین مثلەن دەستی پێ بسڕ حتى لەسەر دەست لەسەر قاچ دایمەنێ ناڵەکە پێ بێ تااقەتە بێچکە ئەو لە ناوەوە هەستێکی زۆری هەیە بۆ گەرمای لەشی توی لە پڕ شتێک ینی هەم ڕائەچڵێکی مناڵەکە ئەم ڕاچڵەکانە لەعینەن کاتا دیسانەوە حاڵەتێکی سەدمەی بۆ دروستەکە بەڵێ ئەمانە ئێمە ئەڵێن ڕۆشنبیری دایک لە پێش هەموو شتێکەوە چکە دایک تا دەرەجەی بەسیتەکەی بۆ مام ناوەندەکەی دایکە توانێ لە ماڵەوە ئێمە لە هەموو وڵاتەکانە شتێکێکە پێوڵێ پێوترێ هۆم کێر ینی دایکە بێ خۆی بۆ ئامادەکە بەڵام چۆن خۆی بۆ ئامادەکە نەک یەکسەر پەنابەرێ بۆ دەرمان چکە ئێمە شتێکمان هەیە لە خەستەخانە پێش پەنابردن بۆ دەرمان پێش پەنابردن بۆ شتە پزیشکیەکان پێویستەکە ئێمە مەنیجمنت بکەین یعنی چارەسەرێک بە بێ دەرمان هەوڵ بین مناڵەکە ساردکەینەوە هەوڵ بین مناڵەکان بە هەندێک لەو خۆراکانی کە باسمان کرد کە سوودی هەیە بۆ تا بتوانێت ئەگەر لە ڕێگەی دەمۆشت بخوا بتوانین ئاوی بینێ بتوانین ئەو شتانی کە مناڵەکە مرتاحە بە تامەکەی مەسەلەن تامی میوەیەکە پێی خۆشە و سوودی هەیە بۆ تعویزبوونەوەی ئەو کازاون بوانێ کە لە لەشی ونی کردو بۆ ئەوەی نەیگەیەنی نەحاڵەتی وشک بوونەوەکە چکە خۆی لە کۆتاییە وشک بوونەوەکە زەرەرە لە حاڵەتەکە تێگەشتێک هەیە لای بەشێک لە حاڵەتیان ئەمە دروستەکەی لە زاری جەنابتانەوە بزانین ینی وا بیرەکەنەوە کە سکچون و ڕشانەوە گواستراوە بێت بۆ منەکە منداڵێک سکچون و ڕشانەوەیەتی پێداویستی ئەو منداڵە بێت کلوپەلی بێخاولی بێت بەکار نایەت ئەڵێ نۆک بۆ منیش بگوازرێتەوە ئەمە چۆنە ڕاستە لە سەداسەد ئەوە ڕاستە سکچون و ڕشانەوە بە تایبەتی ئەو ڤایرۆسانی کە ئێستا زۆر باوەنۆڕۆ ڤایرەسە ڕۆتە ڤایرەسە ئەدینۆ ڤایرەسە ئەمانە هەمویان گوازراون یعنی ئەو مناڵە ئێمە ئەڵێن لە دایکەکەەوە دەست پێ ئەەکەین ئەگەر دایکەکە ڕۆشنبیر بێ بەڕاستی دایکی ڕۆشنبیر بەرهەمێکی ڕۆشنبیری لێ دروست دەبێ دایکەکە هەر لە مناڵیەوە مناڵەکە فێرکە چۆن دەست بشوە کاتێککە تۆیلێت بەکارێن تەوالێت بەکارێنێ چۆن دەستی بشوە بەڵێ ناوئێکمان هەیە ئۆرۆفیکەڵی پێوترە ئۆرۆفیکەڵ ینی هەر پیسی مناڵەکە لە ڕێگەی دەستی و جارێککە دەست بۆ دەمی خۆی ئەبا دیسانەوە جارێکی کە ئەو ڤایرۆس و بەکتری احتیمالە ئەم مناڵە براکەی سکچوونی بێ خوشکەکەی ڕشانەوەی بێ و سکچوونی بێ سێرەکەی کاتی دایکەکە فریا ئەکەوێ سێرەکە دوو مناڵ سێ مناڵی لێ کاتە تووشی سکچون و ڕشانەوە بۆ بەڵێ دەستنی تەندروست لە گەورەشە بەڵام لە مناڵان لە بەروی مەناعەی مناڵ کەمترە مناڵ معڕەزە زیاتر نەخۆشیە گوازراوەکانی بۆ نەقڵ بێ هەندێشت هەیە ئێمە هەر پێویستە بۆ مەنا بە قوتکردنی مەناعەی مناڵ دایک لی بزانێ هەر لە بیدایەتەوە کە ئەم مناڵە لە دایکە بێەوە لەو لێرە دەوری دایکەکەنیە دەوری ئەو نێرسەیە ئەو مدوایفەیەکە مناڵەکە ئەهێنێتە دنیاوە مەسەلەن ئەو وێڵاشێکە لە ڕەبتی مناڵەکە بە دایکەکەەوە ئەکا پێویستەکە 2-3 دقەیە ئێمە چاوەڕێکین ئەو خوێنە
باشەی کە هەمووی پڕە لە دژتنی باش مەناعەیەکی زۆر باشە مەسەلەن تۆ ئەمە دنیاە لە شوێنێکیت لە دیەکەیت لقاحت دەست ناکەوێت ئەبە و دژەتەدا مناڵەتوانێت هەتا 6 مانگ بەبێ لقاح بتوانێت مەناعەیەکی باش دژی هەموو شتێک شەرنێ ئێمە بەس باسی بەکتریا و ڤایرۆسی ڕشانە و سکچوون بکەینەوە التهاباتی قەسەباتمان هەیە ینی کۆندامی هەناسەدانمان هەیە التهاباتی مەسانە و ئەمانە کە هەمووی زۆر باون لە مناڵانە مناڵ ئەتوانێت بەوە دووەم ژەکی شیری دایکەکە دایک سەرەکەی بە عملیات مناڵەکەی بووە ئێمە تا بتوانین ئێمە تەوسیع ئەوە ناکەین کە دایک بە عملیات مناڵی بێ حتا بتوانین مەسەن دایکەکە پەنا ئەبین بۆەوەی کە بە تەبیعی مناڵی بێ بۆ چکە زووتر ئەتوانێ شیرەکەی خۆی باتێ لە حاڵەتی ئەو کاتەشی کە بە عملیات بێ زۆر ئاساییە لە دوای 6 سعات لە دوای ئەوەی کە بەنجەکە لە لەشی دایکەکە نەما هۆشی هاتەوە زۆر ئاساییە تا 24 سعات شیری دایک ژەکە ئەو ژەکە سوودێکی زۆر باشی هەیە نەوەیەک لە پرۆتیناتی تایە نەوەیەک لە دژەتێنی تایە کە بەڕاستی ئەتوانین بڵێ مناڵەکە تا نەک 6 مانگ بۆ زیاتریش ئەتوانێ بەبێ لقاح دژەتێنێکی باش دروستە کەواتە ئەمە لە بیدایەتەوە ڕۆشنبیری دایکان گرنگە بەوەی کە بزانێ سوودی ژەک سوودی شیری دایک چەند گرنگە دایک هەیە مەسەلەن هەندێک کات لە کاتێک سوچوون و ڕشانەوەی مناڵەکە ئەچێ شیرەکەی بەڕوو نەکاتەوە ئەمە هەڵەیە یا ئەچێ خستێکاتەوە وڵا لە بەرەوەی کە هیچی نەخواردووە ئەچێ بڵین هەرە و ئاوەی کە بەکارێنێ چێ لە بری عیارەیە دو عیارە سێ عیاری تێکە نابێت ئەمانە هەمووی هەڵەیە بۆ چکە ئێمە لەو کاتەیە کە مناڵەکە ئەم ڤایرۆسەیە با ڤایرۆس بەڵێ چۆتە ناو مەعیدەی چۆتە ناو ڕێخۆڵەیەوە بریناری کردو هیلاکی کردو بێتاقەتی کردویەیت لێرەیە خۆراکێکی خستری ئەیتێ شیرێکی خستری ئەیتێ ئەو کاتە مناڵەکە بۆی هەزم ناکرێ مانەوەی خۆراک ئەمە بۆ گەورەش و بۆ منداڵیش ئێمە جاری وای هەم بەکتریای مەعیدە و ئەمانەی کە باسەکرێت ئەمە لە مناڵە وا کەمە نییە چکە مناڵ شیر ئەخوا خواردن ناخوا بەنسبەت گەورەوە هەروەکو زانیاریە حەزەکەم باسی کەم ئەم خۆراکەی کە ئەخورێ جاری وا هەیە جوڵە ناکات مەسەلەن ئێستا جوڵەکەم بۆتەوە ڕاستی خەڵک ناجوڵێت ڕاضە ناکات هەڵناسێ لە خەو سێرەکەتانی ڕۆ لە خەوایە ئەمە سێکی ئەم خۆراکەی کە خواردوێتی وە شەو درەنگ نان ئەخوا کە شەو درنگانی خوارد ئەم خۆراکە ماوەتەوە لە ناو مەعیدە ئەشخەوێ بەسەریە کە ماوەتەوە لە ناو مەعیدە هەر خۆراکی کە بمێنێتەوە گەشەی بەکتریا گەشەی ئەو زیندە چالاکیانە زۆر معڕەزە لەبەر سەرەکەی بۆ گەنەکات خۆراکەکە لە ناو مەعیدەیە بێتە بەکتریا دوای کە ئەچێ فەحسەکە ئەڵێن وەڵا مەعیدەی پڕ بۆ لە بەکتریا ناڵێن ئەمە نەجوڵاوە مە خۆراکێکی وای خواردووە لە سەری حرەکەی نەکردووە هەزمی نەکردووە جا ئێمە کەین ئەم شیرە خستەکەینەوە ئەین بە مناڵەکە دیسان و مناڵەکە بۆی هەزم نابێ هەز بە قورسیەکەکە خۆمان شەهی مناڵەکەمان لە ناوە بین ناهێڵین مثلا کە تۆ شیرە خستە داوەتێ بۆی هەزم نابێ شیرەکە لەکوێ هەمێنێتەوە لە ناو مەعیدە هەمێنێتەوە گاسترک جیوز با بڵین ترشەڵۆکەکانی مەعیدە مەجبورە بۆ هەزمکردنی ئەم خۆراکە زیاد دەڕژێ مناڵەکە لە پڕ مەعیدەی بەتاڵە بێتەوە ئەو ترشیانە ئەو ترشەڵۆکانە چیەکات ناو مەعیدەی مناڵەکەت بۆ ئەسووتێنێ لەبەرەوە ئەمانە هەمووی زانیاریە پێویستە دایک ڕۆشنبیر بکرێ ئێمە بەڕاستی نەخۆشخانە تەنها بۆ ئەوە نییە کە ئێمە چارەسەری پزیشکی تیا بکەین پێویستە خەستەخانە پارتێکی هەبێت ئەمە من بەڕاستی پێشنیاری ئەەکەم بۆ تەندروستی کە لە هەموو خەستەخانەکانمانە پێویستە بەشێک هەبێ بەشی ئێجوکەیشنی پێبوترێ بەشی ڕۆشنبیرکردنی دایکانی پێوترێ ڕۆشنبیرکردنی دایکان مەسەرەن لە هەموو دیپارتمنتێکە لە هەموو یەکێک لە ڕەدهەکانە پێویستە ژوورێک هەبێ ئەو دایکانە کۆ بکرێتەوە بەیانەکەی هەندێک زانیاریان لەسەر ئەم بابەتانە پێبوترێ بۆ ئەوەی دایکەکە مەسەرەن وەکو ڕێژەی گواستنەوە سەلای هەندێکەیە ئەڵێ کوا نەخۆشی وکا سکچوون ئەگوازرێتەوە کوارشانەوە ئەگوازرێتەوە زۆر طبیعیە مناڵک دایکەکە لە پێش ئامادەکردنی خواردنەکە دەست ناشوە مەسەلەن خۆی کە مناڵەکەی ئەبە دایبی مناڵەکە ئەگۆڕێ سەرەکەی دەستی ناشوە یعنی ئەمانە شتی بەسیتە کە پاک و خاوێنیە سەرەکی ترین شتەکە دایک پێویستەکە وەلەو الحەمدوللیلا ئێستا دایک ئەنی بای ئەوە ڕۆشنبیرە بەڵام هێشتا زۆری ماوە لە بوارەکانە و وازیان لێبێنین و سیستم وای لێبێت بەڕاستی وەکو دەرەوەی وڵاتی لێبێت لە دەرمانخانەکانمانە بە ئاسانی دژە بەکتریان نەفرۆشرێت دایک و باوک نەیە بە ڕەچەتەی خۆی بێت دەرمانی دژە بەکتریا بکڕێت سەرەکەی ئەم دژە بەکتریایە خۆی
هۆکارەکە ئێمە باسمان کرد 50% بەکتریا و ڤایرەسە بەڵام 50کەی تری هۆکاری ترە مثلەن خۆراکێکی یاوەتێ ژەهراوی بۆ پێی ئەو ژەهراوی بوونە مەسەلەن دەرمان خۆی لە خۆیان هەندێ دەرمان سکچوون دروست دەکات پێدانی هەندێ دەرمان کە یعنی ئیسیفادەی نیە بۆ مناڵ قورسترە لەو دۆزەی کە مناڵەکە پێویستی پێێتی ئێمە دۆزی پێدانی دەرمان بۆ مناڵ ئێمە بەس عمری حسابەکەین نەخێر پێویستە کێشەکەی حساب بکەین کێش باڵا ئەمانە هەمووی سیستمی تایبەتی خۆی هەیە بە نظامی ئینتەرناشنڵ یونت پێویستە هەندێک دەرمان بۆ شێوازە بترێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە پەری محەممەد عەزیز پسپۆری تەندروستی مناڵان سپاس بۆ دکتۆرە زۆر سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێ سپاس بەم دەبوونی تەناویشتە